نفس گرنگێکی هەیە. ئایا تەسکیی نەفس بە شێوەی تاک و فەردی دەکرێت یاخود بە شێوەی کۆمەڵ و دەستە جەمعی؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکانم. تەسکیەی نەفس خۆی تەسکیە لە کەلمەی زەکاوە هاتووە. زەکانی پاک و خاوێنی کردو. زەکاه و یعنی طەهەرەه، یعنی و پاک و خاوێنی کردەوە. هەر بۆیە زەکات پێوترێ زەکات، چونکی ماڵ چڵکی تایە تا ئەو زەکاتەی لێ دەرەکرێ ئیتر بەو زەکاتە ماڵ پاکە بێتەوە. فەرمێ وەنەفس وما سەواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها. خوای تعالی سوێنەخوا بە کۆمەڵ شت لە سوورەتی شەمسە هیچێ لەوانە سوێنەخوا بە نەفسی ئینسان کە خۆی دروستی کردووە. خاڵق و سوێن بە مەخلوقی خۆیەخوا بۆ ئەوەی ئینتیباهی ئێمە ڕابکێشێ، سەرنجمان ڕابکێشێ کە ئەو شتە زۆر گەورەیە. ئەفەرمێ قەسەم بە نەفس و قەسەم بەو کەسەی کەوا نەفسی ڕێساز کردووە، ڕێسازی نەفسی کردووە، جوان دای ڕشتووە کە خاڵق خۆیەتی جل جلاله. ئەفەرمێ قد أفلح من زكاها، بەڕاستی بەختەوەرە کەسێ تەسکیەی نەفسی بکا و پاڵفتەی بکات و لە چڵک و پڵک و گوناه پاکی کاتەوە. وقد خاب من دساها، بەڵبەختە چارەڕەشە. خائب یعنی بەڵبەخت و چارەڕەشە کەسێکەوە ئەو نەفسەی چڵکن و پڵکمکا بە گوناه و تاوان و گوێی پێ نەدا و تەوبە نەکا لەسەر گوناهەکانی. کەوا بوو جارێ معنای تەسکیەی نەفس ئەوەتانە ئینسان ئەو نەفسەی پاڵفتە بکات و وەکو چۆن تۆ مسێکە ژەنگە ئەگرێ ئەبێ بچی بە جۆرە لە جۆرەکان ئەو ژەنگەی لێ بکەیتەوە. نەفسی ئینسانی زۆر کات ئاوا ژەنگ ئەیگرێ ئەبێ پاکی بکەینەوە، چونکی تەسکیەی نەفس وە ئاسان نییە. بەڕاستی تەسکیەی نەفس زۆر ماندووبوونی ئەوێ، زۆر شەکەتبوونی ئەوێ. کاتێک کە ئینسان تەسکیەی نەفسی کرد و نەفسی خۆی ڕاگرت معنای وایە بەرەو ئەوە ئەڕوا کە ئیتر فێری فیداکاری بکات، چونکە یەکێک لە ئەسبابی تەسکیەی نەفس ئیثارە. ئیثار ئەوەتانێ تۆ برای مسلمان و خوشتی مسلمانە فەزڵ بۆی بەسەر خۆتا. بۆ نمونە لە کاتێکا تۆ لە مەجلیسێکا دانیشتووی دوو کەسن یەک سێو هەیە لوێ حەزەکەی خۆ هیچی لێ نەخۆی بە شەرتێ براکە و بیخوا لەتی ناکەی لە ناوەڕاستەی کاکە هەمووی تۆ بیخۆ لەبەرە مەسڵابڵێن ئەو برسیترە یا تۆ بە قووەتری ئەو لاوازترانی من هیچی لێ ناخۆم هەمووی بۆ تۆ، سێوەکە هەمووی بۆ تۆ. ئەو پێوترێ ئیثار. ئیثار یعنی فەزڵی کەسێتر بۆی بەسەر نەفسی خۆتا، بەسەر خودی خۆتا. ئەوە جۆرێکە لە جۆرەکانی تەسکیەی نەفسکەوە. بەڕاستی هەر تەسکیەی نەفسە ئینسان فێری فیداکاری ئەکا و فێری بەخشین ئەکا و فێری قوربانیدانی ئەکا لە پێناوی یەکەم لە پێناوی خوا و ئینسانیش کە لە پێناوی خوا ئیشەکەی خوا محتاج نییە بە خواردن و خواردنەوەی من. تۆ لە پێناوی خوا ئیشەکەی معنای وایە یارمەتی خەڵکە دەی بەڵام لەبەر خاتری خوا ئەوە فیداکاریە، چونکی فیداکاری ئەوەتانێت تۆ یارمەتی من بی بە تەمای ئەوەی نەبی چاکەکەم لێ بسەنیتەوە ڕۆژە لە ڕۆژان، یعنی بالمقابل چاکەم لەگەڵا نەکەی بەڵکو چاکەم لەگەڵا بکەی لەبەر خاتری خوا و لەبەر خودی چاکە و چاوەڕوان نەکەی ڕۆژە لە ڕۆژان من بەقەدەر ئەو چاکە لەگەڵا بکەمەوە. ئەینا ئەگەر وا بێ وەکو فرۆشتن وایە. مەسەلەی تەسکیەی نەفس و پەروەردەی دەروون مهمەیەکی یەکجار گەورە و پیرۆزە و ئیشی پێغەمبەران بوو عەلەیهیمو سەڵات وەسەلام. و سەرەتا کە خوای گەورە باس لە نردنی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم یەکێ لە ئیشە گرنگەکانی باس لە تەسکیەی نەفسەکە. فەرمێ هو الذی بعث فی الأمیین رسولا منهم يتلو عليهم آیاته ويزکیهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. لما يتخوای گەورە بەڕوونی باس لەوەیە کە یەکێ لە مەهامی پێغەمبەرانی پێشوو و لایەتەکانی کە باس کراوە و پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم لەگریتێ لە تەسکیەی نەفس لەبەرەوە پاکردنەوەی دڵ و دەروون و ناخی مرۆڤ زۆر گرنگە بۆ نزیک بوونەوە لەخوا، چونکە بەم پاکبوونەوەی دڵ و دەروونە وردەوردە مرۆڤە سلوکیات و ئەخلاقیاتی ئەگۆڕێ بۆ شێوە مامەڵاکە کە خوای گەورە پێی خۆش و پێی ڕازیە و بە هۆشەوە وردەوردە لە خوای پەروەردگاری خۆی نزیک ئەبێتەوە. لەبەرەوە لە ڕاستیە تەسکیەی نەفس یەکجار مهمە و گرنگە و ئیشی پێغەمبەران بووە. حتا پەروەردگار كاتي أمر بموسى كافرمي برو بلاي فرعون فرمي لعله يتذكر أو يخشى بلكو بيري بكيبتوا وبلكو باق بيتوا اذهب إلى فرعون إنه طغى
فقولا له قولا لينا لعله يتذكر ويخشى يعني بير كيوت الأخواب ترسي ضمدروني بان بيت ولو كبر فيزو كإدعاء ألوهيتك وخو إدعاء خوايتك بويل راسيا كلا يشجن كاني بيغمران عليه الصلاة والسلام بريتي ولا پاکشکردنەوەی دەروونەکان تەسکیەکردنی دەروونەکان پێگەیاندنی دەروونەکان بۆ ئەوەی ڕنگ باتەوە لە سولویەی بکات و ئەخلاقیاتانە و بیزار پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم یەکێ لە ئیشەگرنەکانی ئەوە بووە. بێگومان ئێمە ئەگەر سەیری وشەکە بکەین وشەی تەسکیە یا وشەی زەکات یا زەکا با بڵێن لە ڕووی زمانەوانیەوە لە زمانی عەرەبیە بە مانای گەشەکردنیەت وشەی با بڵێن زەکا یا زەکات بە مانای گەشەکردنیە گەشەکردنیە کە بە هۆی با بڵێن بەرەکەتێکەوە کە دیارە مەبەستمان لێرا بەرەکەتی ئەو هێزەی کە هێزی باڵادەستی گەردوونە کە ئێمە پێڵێن خۆی گەورە وشەی بەرەکەتی ژەگەر باڵێن تۆزە وردیکەینەوە بە مانای چاکەی بەردەوامی خێری بەردەوام یعنی بە مانای ئەوەی بەیەک یعنی گەر بە زمانێکی سادە بڵێن کەواتە زەکات یا تەسکیە بە مانای گەشەکردنیە گەورەبوونیەت ئێمە ئەزانین ئەگەر بەپێی یاسای فیزیکی سەیری گەردوونکەین بەپێی گەردوون و بەپێی یاساکانی گەردوون ئەبینین کە زۆربەی جانەبەرەکان زۆربەی بوونەوەرەکان قۆناغی بچووکی و قۆناغی گەشەکردن بەرەو گەورەبوونیان هەیە یعنی ئەمە لە هەموو بوونەوەرەکات ئەتوانین وەکو یاسایەکی جێگیر هەیە بەڵام ڕەنگە جیاوازی لەوان مرۆڤ و جانەبەرەکانی تر لەوا بێ کە گەورەبوونی مرۆڤ لەگەڵ گەورەبوونی جانەبەرەکانی ترا خاڵی هاوبەشیەوەیە کە لە ڕووی فسیۆلۆجیەوە و فیزیکیەوە هەردووچیان گەورە بن ینی بەشکەی ئاسکێک یا بەشکەی باڵندەیەک وەکو منداڵێکی بچووک لە ڕووی فسیۆلۆجی و لە ڕووی بایۆلۆژیەوە گەورە ئەبێ بەڕاستی بەڵام جیاوازی نێوان ئەو دوانە بریتێ لە چی لە جیاوازی لە لایەنی دووەمە کە لایەنی دەرونیە بەڕاستی مرۆڤ لە ڕووی دەرونیەوە ئەتوانێت گەورەتر بێ توانەکانی گەورەتر کا بەڵام جانەبەرانی تر ناتوانێت ئەو کارە ئەنجام بدا بۆی ئەبینین ئەگەر ینی با بڵێن جانەبەرانی تر هەزاران ساڵ لەمە و پێش چۆن بوون لە ڕووی توانا و لە ڕووی با بڵێن هێزی ناخێکی خۆیان ئێستاش هەروان هیچ جیاوازێکیان نەکردووە بەڵام مرۆڤ وان نییە بەڕاستی اینجا بینە سەر ئەوەی کە بڵێن کاری با بڵێن مرۆڤ ئەم کارە بۆ ئەکا یا با بڵێن چۆن ئەکا ئەگەر ئەو تابینە با بڵێن وا پرسیارەکە بکەین مرۆڤ یعنی ئەتوانین بڵێن ئەم کارە بەوە ئەکا کە کۆمەڵێک توانا کۆمەڵێک قابلیت کە لەناو خودی خۆیان هەیە چ با بڵێن دوو لایەن چ لایەنی با بڵێن خێرخوازی و لایەنی باشی کە لەناو دەرونی مرۆڤ هەیە چ لایەنی با بڵێن ئەوەی کە پێوترێ شەڕەنگێزی کە زۆر جاریش ئەوەی کشی کە پێوترێ شەڕەنگێزی لە خودی خۆیان ئەگەر بتوانێت تەوزیفێکی دروست بکرێ خراپ نییە یعنی بۆ نمونە تووڕەی ڕەنگە زۆر جاری ئەگەر بە کەسێکی ئاسایی بڵێن تووڕەی چییە مثلا الله وحشي خاف إنسان تورنا ونمنا يا بونمنا إنسان رغليبونوا بونمنا رغبنا رغليبونوا كل خدي خواه خاصة شيء خرابة بلا ما قد بتوان دي أما بشويكي سيستماتيك يا بشويكي بابل بشويكي دروس لجير روشناي هيزك أم هيزا وكوتم أو كسيك أو رنماي أكابوئي كشون بتوان أم هيزاني كالدوني مروفاها چوەکو تاک و چۆک و کۆمەڵ ڕێژی بخا ئەو کاتەکە ئەکرێتە هێزێکی باش یعنی پوختەی پەیامی پێغەمبەران بە شێوەیەکی گشتی یعنی ئێمە سێرکەین لە کۆنەوە ئیبراهیم پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئیشە لە نزاکانی کە کردوێتی بۆ با بڵێن نەوەی مرۆڤایەتی بە تایبەتی نەوەی دوای خۆی لەو ناوچە جوگرافیی کە ناوچەی نیمچە دوورگەی عەرەب و با بڵێن ڕۆژهەڵات بووە بە شێوەیەکی گشتی فرميت ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة يعني أو الدعاء كإبراهيم في غنبر دودي فايلة سلبية كدويتي بزور بخشارانة كدويتي دعوة كدوك في غنبر بيك ايش لكارب نردكاني بريتيبة لتسكية كردن
بەڵام دواتر طبعا کە قورئان هێت وەڵامی ئەم هینە ئەداتەوە با بڵێن وەڵام بڵێن داخوازیەکە و نزاقی ئیبراهیم پێغەمبەر قبوڵەکە و پێغەمبەرێکی بەڕێزی وەکو محەممەد نوری خوای لەسەر بێ دێت ئەم جارە قورئان هاوکێشەکەش ڕاستەکاتەوە وەڵێ هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياتك ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة يعني اللي را بين مفهوم أمريكا القرآن راسي كدوتو بود دعاء پیغمبر اللي را تسكير بيش تعليمي شكوه كما زور مهم اللي را يعني اللي إبراهيم پیغمبر عليه ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم كيف الدعاء يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة بلام لما القرآن كأيها بشكل بون راسكاته يستسير خاطر بيش هنا بيش تعليم هنا أي باش ما بس شيء يعني خويا موضوع شيء زور قولي بابلين فلسفية من واسكم يعني أي شيء هو لا بمفهوم القرآني تلاوة آيات هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياتك ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة تلاوة آيات يعني أويك آيات كان نشانة كان خدا شد نشانة قردونية كان مثلا مروف لدوروبان لقردونا أيبين لخدي شا آياتي آفاقي شا آياتي أنفسي بتعبير القرآن أو دوبولاني كردويتي شد نشانة كان هبوني خدا يزكي بالا لقردونا شا لقردونا بي وشا لخدي مروف خويا بي يعني زوجة لخدي مروفي خوم يعني لخدي خوم أنا زوجة جيبنجي خدا أبينين براسي وكسان مروفا كانوا كتمان دوكو بودا مثلا بودا زوجة باوري بمسألة تأمل ذات أو كبيولا مديتيشن شربونا تركيز بون زاق سكن أما يعني بختي بياني بيغمبران بشيشي بنرتي كاري بيغمبران روحا كيدي تيلا مسألة تسكيكا يكي بلا كرده وكاني دل كعلماء عقيدة ونفس وعلم نفس باسيان كردوا تزكية واتا باكردنوا طهارة وباق لما كردن ودر كردني همو بخلواتكي نفس كالقل نفسها هاتوا تاوكو وايدا بيك أخواي قولك سيون بو نفسانا أخوا ونفسي وما سواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها واتا النفس لناخي خويا دوشتی تایە یانەکو بە دوو ئاراستە ئەڕوا ئەگەر کەسێک پاکی کاتوە لە پیسەکانی و تەهارەت و تەهزیبی بکە کارێکی پێ بکە کەوا ڕای بێنێ لەسەر کردەوە چاکەکان سەرفەرازە و کەسێکیش ئەگەر پێشێلی بکە واتە ئەو شتانەی کەوا باشە نەیەڵێ وەشتە خراپەکان پرە و پێ بدە ئەفەرمێ بەدبەخت و ئاخر شەڕە بێ خوای گەورە لە سوورەی ئەعلاش هەروەها باسی ئەوانەکە قەد ئەفلەحە من تەزەککە باسی ئەوانەکە کە نەفسیان پاکەکەنەوە ئەم تەزکیە واتە پاکردنەوە دیارە نەفس لە قورئانە بە چەند شێوەیەک بە مطمئینە بە لەوامە باس کراوە و بە ئەمارە بسوو باس کراوە لە باش و لە خراپ و لە مامناوەند و باش و جارجاری خراپ هەموو جۆرەکانی نەفس هەیە بەڵام تەزکیە بە معنای پاکردنەوەی پێویستە بە معنای ئەوەی کە پێویستە لەسەر هەر کەسێک ئەوێت تەزکیە بکە ڕای بێنێ لەسەر شتە چاکەکانی کردەوە چاکەکان و لە کردەوە خراپەکانیش دووریخە ڕاهێنانی ئەمەشە پێویستی بە تەربیەتە بە تەوجیهە و بە کاتە و بە حەوسەڵەیە کە ئینسان بێتاقەت نەبێ بۆ نمونە خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسی علمەکە و باسی حلمەکە کە دوو صیفەتن لا إنسان واجب هبه علم بفيربونا إنما العلم بالتعلم يعني با زور ليكردون بهولدان وإنما الحلم بالتحلم فرميتي تورنبون لشوينكا كا توربون زلالدا وخو قرتنوا لكاتكا كا بيويست إنسان خوي بقريتو بزور لخو كردنا أمش علماء نفذوا تيانا إنسان تواني همو صفتك فير بيه ونبيك إنسان من والله تبعت مروعة الرم يعني طبيعة موايا زوب ريال دم يعني طبيعة موايا مثلا تحملي هندي قصنا كم يكسر جواب دمو بلكو همو حيوان مفترسة كان نجيانا اگر راهنه ری خویان به وایلیکا تکدسمویکا رقصی پیکا سمای پیکا بقصیکا با اشارتی اجولیتو لشیر و پلم و ورچ و
هەموو حیوانەکان تاوەکو گرێت و حیوان ئاسایەکان ئەتوانێت ڕابێت و نەفسی شەروایە بە تەرویز واتە بە ڕاهێنان فێری هەموو کردەوەی چاکە بێت. وڵی ئێستا لە هەموو کار زیاتر ئێمە محتاجین بە تەسکیی نەفس چونکی بەڕاستی مادیەت دنیاپەرستی خودپەرستی عکسی ئەو ئیسارەی کە باسمان کرد عکسەکەی ئەنانیەتە. ئەنانیەت لە ئەنەوە هاتووە، یعنی من هەرچی و پێ بڵم تۆ بڵێ ئەنە من يعني هر خۆت بخوێنیتەوە. جا عەرەب پندێکیان هێڵێ ئەنە وأعوذ بالله من كلمة أنا، پەنا ئەگرم بەخوا لە کەلیمەی ئەنە، چونکی شەیتان بە ئەنە مەغرور بوو، سەرگەردان بووتی ئەنە خەیڕ منه خەلەقتەنی من نار وخەلەقتەه من طین، بەوە سەرگەردان بوو کە خوا لەعنەتی لێکروتی من چاترم لە ئادەم، بۆچی سەجدە بەرم بۆ ئادەم. فەرمانی خوای گەورەیشکان لەبەر خاتری کەلیمەی ئەنە. جا ئەنانیەت لەوە هاتووە، یعنی خودپەرستی، بە کوردی بڵێن خودپەرستی، خۆپەرستی، یعنی ئەو خۆپەرستیە زۆر ئەمڕۆ زاڵ بۆ بەسەر هەمومانە، لە سەرکردەمانەوە، لە ئەمیرمانەوە تا فەقیرمان ئەنانیەت زاڵ بۆ بەسەر هەمومانە ئیلا ما ڕەحیمە ڕەبی، مەگەر کەسێک کە خوا ڕەحمی لێ کرد بێت و لەو بەڵا کوشندەی ئیمان، کوشندەی دین ڕزگاری کرد بێ. زۆر مهمە ئەمڕۆ ئێمە هەوڵ بین بەڕاستی کەوا بە دوای تەسکیەی نەفسا بگەڕێن. جا ئیتر بە خوێندنەوەی ئەو کتێبانەی کە باسی تەسکیەی نەفسمان بۆکە، بۆ نمونە وەکو قوت القلوبی ئەبوو طالبی مەکی کە ئیمامی غەزالی زۆر ئیستیفادەی لێ کردووە لە کتێبی ئیحیاکەیە، زۆرینەی شتی یا بڵێن زۆر شتی لە قوت القلوب وەرگرتووە. قوت القلوب یعنی زادی دڵەکان، توێشووی دڵەکان. ئەمجا ئیحیای غەزالی خودی خۆی باشترین وەسیلەیە بۆ ئەوەی کەوا ئینسان فێری تەسکیەی نەفس بکا. و زۆر کتێبی تریشمان هەیە لە کوردیە، ئیسا نایەتەوە سەریادم ئەتوانم بڵێم وەکو کتێبەکانی مامۆستا حەسەن پێنجوێنی، مامۆستا حەبیب محەممەد سەعید، مامۆستا فاروق مەکتوباتی کە تەرجمە کردو، مەکتوباتی سەعیدی نورسی بۆ کوردی، پەیامەکانی نور، ئەمانە بەڕاستی جوان فێری تەسکیەی نەفسمانەکەن، وا ئەکەن لە ئینسان بەرەو تەسکیەی نەفس بڕوا، کەوا بوو بەڕاستی لەم کاتی خودپەرستیە، لەم کاتی ئەنانیەتە زۆر زەرورین ئێمە فێری تەسکیەی نەفس بین و خۆمان و خەڵکی تریش فێری تەسکیەی نەفسکەین بۆ ئالەم قەیرانە. خەڵکە قەیرانی مادی ئەخوێنێتەوە، بەڵام وەڵای قەیرانەکان مادی نییە، قەیرانی معنەویە بەر لە مادی. حتا سەرکردەکانمان ئەگەر خودپەرست نەبوایەن، ئەگەر هەر خەمیان لای خۆیان و گیرفانی خۆیان و بانقەکانی خۆیان نەبوایە، وایانەکرد لەو خەڵکە، ئەوە ئەنانیەتە زاڵ بۆ بەسەریانە. کەوا بوو بەڕاستی ئێمە هاین لە قەیرانێکی معنەویە، لە قەیرانێکی ڕۆحیە، ئەو قەیرانە معنەوی و ڕۆحیە وای لێکردین کەوتینە ناو قەیرانی مادیوە، کەوا بوو زۆر محتاجین بە تەسکیەی نەفس. تەسکیەی نەفس وەکو وتم گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە، بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆ کە مەسائیلی مادی، مەسائیلی شەهوات و شوبهات زۆر بووە، ئەوە مع الأسف لە هەندێک لە هەڵس و کەوت و سلوکیاتی خەڵکی گۆڕانکاری بەسەرا هاتووە، بۆ ئەوەی خەڵکی بێتەوە سەرسلکی و ڕێچکەی دینداری خواناسی ئەبێ لە ناخەوە دەست پێ بکەینەوە، ئەبێ دڵ و دەرونیان پاکشکەینەوە، پاکەینەوە، وەکو لە سەرەتاشەوەتم، چونکە ئەوە کار و مەهامی پێغەمبەران صلی الله علیه وسلم. رسول الله صلی الله علیه وسلم کاتێ توانی مجتمعێکی پاک و بێگەر دروستکە، وەکو لە جیل قورئانی فرید لن يتكرر، وەکو سەید وا فەرمێ قۆناغێکی ناوازەیی قورئان بۆ دووبارە نابێتەوە، ئەوە جوان پێگەیان و پەروەردەی کردن. ئەو پەروەردە بوو لە بەرەوەیەکە لە ئیشەکانی صلی الله علیه وسلم تەسکیەی نەفسی مرۆڤەکان بوو کە ناخی پاکەکردنەوە، ئەو کاتە هەڵس و کەوتیان ڕازگۆ بوون، دەست بە وەفا ئەبوون، مامەڵەیان ڕاستە بوو، سەرڕاستە بوون، ئەبوونە خێر بۆ دەوروبەریان. بەس ئەگەر ناخوێران بوو، ناخی مرۆڤ پەروەردە نەبوو، تەسکیە نەبوو، پەروەردە نەبوو، ئەو کاتە سلوکیشی ڕەندانەوەی خراپ و کردەوەی خراپی لێوەشێتەوە. بۆیە لە ڕاستیە مەسەلەی تەسکیی نەفس زۆر مهمە، وەکو وتم خوای پەروەردگار بە موسا ئەفەرمێ اذهب إلى فرعون إنه طغى فقل هل لك إلى أن تزكى، فقل هل لك إلى أن تزكى، يعني أتبع باق بيتوا ورا جو بقرة لفرمایشتی پەروەردگار. بۆیە لە ڕاستیە زۆر ضرورە لە ڕۆژگاری ئەمڕۆ گرنگی بین بە تەربیەی نەفس، بە تایبەتی گەنجەکانمان
ناخ و دڵ و دەرونیان پاک بێتەوە بەو معنایە ئەوەی ڕەزائیل و خراپە و گوناه و تاوان و لە شیرکەوە بیگرە تا ئەگاتە هەموو شتە سادە بێکەڵک و بێماناکانی تر لە ناخی مرۆڤ دەری بێنین ڕیشەکێشی بکەین بژاری بکەین ئەو دڕکی و پیسی و ژەهر و گوناه و تاوان و خراپەکاری و شەهوات و ئارەزوبازی خراپ و لە ڕادەبەدەرە کە لە ناخی مرۆڤ هەیە هەڵی کێشین ئەمە پێوترێت تەسکیەی نەفس تەطەهوڕ ئەم نەفسە پاکەینەوە بۆ ئەوەی ئەم نەفسە کە پاکمان کردەوە ئەو کاتە پڕی ئەکەین لە جوانی تیاچێنین پڕەبێ لە خێر لە خۆشی لە دەستپاکی لە وەفا لە ڕازگۆیی لە خۆشەویستی بەرامبەرەکان لە هەموو شتێکی جوانی لە ناخا زەرعەکەین بۆیە لە ڕاستیە ئەمە ئەمڕۆ زۆر مهمە بە تایبەتی بۆ کۆمەڵی کوردەواری و بۆ کۆمەڵی مسلمانان بەمەنە بێ لە ڕاستیە ناتوانین جارێکی کە ئومەتی ئیسلام و میلەتی کوردی لەسەر قاچی خۆی ڕاست بێتەوە چونکە ئەگەر ناخمان پاک کردەوە ئەو کاتە گۆڕانکاری لە ژیانمانە ڕوو ئەدا سلوکمان جوانە بێ ئەبینە یەکمان خۆشەوێ مەحەبەتمانەیە ئەبینە کەسێک کارکتەرێکی ئیجابی و کارە لە کۆمەڵگەدا ئەبینە مای خێر بۆ دەوروبەری ڕازگۆ ئەبین بە وەفا ئەبین ئەمینە بین یعنی بە هەموو شتێک حەق و مافی خۆی پێدەین بەسەر کەسا ناچین بۆیە لە ڕاستیە زۆر زەرورە لە ڕۆژگاری ئەمڕۆ گرنگی بدرێ بە مەسەلەی تەسکیە و بەرکردنەوەی تەسکیە و پەروەردەکردنی ناخی مرۆڤەکان چونکە لێرەوە گۆڕانکاری ڕوئەدا لە هەڵسوکەوتی ئەو کەسان لە گفتاریە لە ڕوانینە لە قسەیە لە هەڵسوکەوتیە لە کرداریە لێرەوە تەحەڕک و جوڵایکە لە ناخیەوە کە ناخیەمان تەسکیە کرد پەروەردە کرد پاک کردەوە جوان کرد خراپەکانمان تێ دەرکرد جوانیمان تیا ناشت ئەو کاتە و کەسا بێتە خێر هەر ئەمەشە ڕەسوڵ الله ئیشارەتەکە فەرمێ پارچە گۆشتێ لە ناخی مرۆڤ هەیە ئەگەر ئەو پارچە گۆشتە ساڵح بوو هەموو لاشەکە ساڵح بێ ئەگەر ئەو پارچە گۆشتە فاسد بوو هەمە لە هەموو لاشەکە و کردارەکانیش فاسدن پاشان فەرمووی ئەلا وهی القەلب ئەوە دڵە ئەم دڵە ئەم ناخە ئەم دەروونەی مرۆڤ ئەبێ تەسکیەکەین پەروەردەی بکەین بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆ کە جەنابەت پرسیاریەکەی زۆر زەرورمانە بە تایبەتی گەنجەکانمان ئەگەر ئەیانەوێ لە فیتنە و خراپە و کاری ڕۆژگار پارێزراو بوون و خاوەنی کەسێتێکی تۆکمە و قایم و خێردار بن بۆ خۆشیان و دەوروبەر و کۆمەڵگەشیان ئەبێ ناخیان پاکەنەوە لێرەوە دەست پێ بکەن. خۆی بێگومان ئەگەر بە شێوەیەکی گشتی سەیری مرۆڤ بکەین بۆ سەیری جیهان بکەین ئەبینین کۆمەڵە شت هەیە شتی نەگۆڕن و کۆمەڵە شت هەیە شتی گۆڕاون لە شتە نەگۆڕەکانە بۆ نمونە مەگەر سەیری با بڵێن گەردوون بکەین و سەیری مرۆڤ بکەین یعنی لەو کاتەوەی گەردوون و زەوی دروست بووە خۆر هەر هەیە تیشی خۆر هەیە ڕۆژ هەیە شەو هەیە کۆمەڵی دیاردەی با بڵێن گەردوونی هەیە لەناو خودی ژیانی مرۆڤ بۆ نمونە وەرزەکان چوار وەرزەی ساڵ و ئەو گۆڕانکاریانەی کە شتی ئەمانن شتی بەردەوام هەن و بەردەوام ئەمێنن لەناو خودی مرۆڤیشا مەسەلەن کۆمەڵی لایەن هەیە لە مرۆڤ کە بۆ نمونە هێز و توانەکانی ناو دەرونی مرۆڤ وەکو هێزی عەقڵی وەکو هێزی با بڵێن سۆز و عاتیفە وەکو گەڕان بە دوای نهێنیەکان و با بڵێن هەستکرد پرسیارەکان و بۆ نمونە حەزکردن لە جوانی و بۆ نمونە حەزکردن لەوەی کە مرۆڤ بە سروشت حەزی لەوەیە کە دەوروبەر ڕێزی لێ بگرێ ینی بۆ ئەوی کە مەسەلەن لە دەرووناسیە ماسلۆ ئەوانە پێڵێن ئیحساس مەسەلەن بە احترام هەستکردن بە ڕێز هەستکردن بە ئاسایش و ئەمنیەت با بڵێن ئەمە کۆمەڵەشتن لە دەرونی مرۆڤ هەر لە کۆنەوە هەن یەکێ لەو لایەنانەی تریش کە با بڵێن بە شێوەیەکی گشتی لە مرۆڤ هەیە ئەوەیە کە ئەمە بە شێوەیەکی گشتی لە کۆنی شەو تا ئێستا بریتێ لەوەی کە مرۆڤ حەزەکە وە پێویستیشی بەوەیە کە گەشە بە لایەنەکانی دەرونی خۆی بدا لایەنە با بڵێن چاک و خێرخوازەکانی خۆی هەوڵ باز زیاتر بکە و لایەنە شەڕەنجێز و خراپەکانی خۆی وردەوردە کەم کاتەوە یعنی ڕۆحی ئەتوانڵێن بە شێوەیەکی گشتی ڕۆحی شارستانیەت و دروستبوونی ئاینەکان دروستبوونی شارستانیەت بەشێکی گەورەی بۆ ئەمەیە یعنی بە درێژایی مێژوو مەسەن یاسا بۆچی هاتووە بێژگەل لە دین یاسا بۆ ئەوە هاتووە کە ئەو مرۆڤە شەڕەنجێزانەی کە ناتوانن کۆنتترۆلی دەرونی خۆیان کەن وەکاری سەرپێچی و خراپە ئەنجامیان ئەو کاتە لە دەرەوە سزا بدرێن ینی کۆمەلگا سزایاندا بەپێی دامەزراوە بەپێی ئەو
مهینەی کە هەیە چ نەریتی کۆمەلگا بێت چ یاسا و دامەزراوی یاسایی بێ ئەجا بەشە گۆڕاوەکەی مەبەستم چیە بەشە گۆڕاوەکەی دنیای ئەمڕۆ زۆر پێویستی پێێتی بۆچی چونکە دنیای ئەمڕۆ دنیایەکە مرۆڤ زۆر با بڵێن ئەو هێزانەی کە هێزی با بڵێن مرۆڤ ڕاکێشن بۆ کاری خراپ یا مرۆڤ لەکەن زیاتر بەرەو هەستە دوو لە ڕووی بەڕێزەکەتان هەستە ئاژەڵەکانی خۆی یا هەستە شەڕەنگێزەکانی خۆی یا هەستە با بڵێن بهینەکان با بڵێن ئەوەی کە مرۆڤ حەزی لە کۆنتترۆلکردن و زاڵبوونە بەسەر دەوروبەرەکەی خۆیان یاخود با بڵێن هێنانی زۆرترین سوود بۆ خۆی ئیتر بەدەر لە ڕەچاوکردنی لەوەی کە ئەمە ئایا چەنێ لەسەر حسابی خەڵکانی ترە و چەندێک خەڵکی تر ئەبێتە قوربانی یعنی لەبەرەوە لەم سەردەما لە مرۆڤی ئەمڕۆ ئەوە ئێجگار پێویستتر بووە و ئەکا کە مرۆڤ بە دوای ئەوە بگەڕێکە ئەم لایەنە گەشە پێبا و من پێشم وایە ینی مرۆڤایەتی ئێستا لە سەردەمی ئەم سەردەما ڕاستە مەسەن لە ئەوروپا بەپێی ئەو گۆڕانکاریانی کە لە دنیای ئەوروپا دروست بن بە تایبەتی کە کاریگەری ئاینی مەسیحی لەسەر خەڵک کەم بۆتەوە وای لاتۆ لا ئیرادی خەڵک بە دەروون بە دوای ئەوە ئەگەڕێ بەدیلێکی تر بدۆزێتەوە بۆچی چووکە هەستەکە کۆمەڵی فراغی بۆ دروست بووە کۆمەڵی بۆشایی بۆ دروست بووە با بڵێن کە زۆر جار بە معنەویەت و بە ئاین ئەتوانێت ئەو بۆشایانەی پڕکاتەوە و ئەتوانێت با بڵێن لایەنە ئینسانی و لایەنە باشەکانی خۆی بتوانێت بپارێزێت خۆی هەر کاتێک کە دنیا جێگەی زۆری گرت لە دڵا حتما نەفس لەو دڵانە کەمە بێتەوە واتە یعنی نەفستایە بەخراپە لە دڵی ئینسانەکە جێگرە بێ ئەمەشەکە هەموو نەسەکان کە زەمی دنیاکە کە زەمی ئەوە کە ئینسان متعلق بێ بە دنیانە لە بەرەوەی کە ئیش لەکا لە دنیا بەڵام قەزدەوەیەکەوە ئەم منافسەی کە لە دنیا هەیە لەسەر دنیا هەیە نەمێنێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئیشارەتی کردووە بە لە کاتی فەقیری سەحابە فەرمێتی فوالله ما الفقر أخشى عليكم ولكن أخشى عليكم الدنيا أن تبسط عليكم الدنيا فتنافسوها فتحاسدوها فتهلككم كما أهلك من كان قبلكم لو أترسم كوال لدوايخم دنیاتان خۆش بێ و ژیانتان خۆش بێ وای لێ بێ ئەمە نەزۆرتان بێ اینجا دەستکەنە منافەسە و حەسوودی بە یەکتری وەکو چۆن ئومەتەکانی پێشخۆتانی لە ناودا ئێوە شەڕوەها لە ناودا کاتێکەوە دنیانی عسر بۆتە عسری مادە و ڕقەمی پارە زۆرکردن و وەموڵگ زۆرکردن و ڕەسید بەرزکردنەوە و اعتیباراتی دنیای زۆر لێکە درێ و خەڵکی اعتیباری سەیری یەکتریەکە حسابی سیارەی یەکتری و ماڵی یەکتری و مۆبایلی یەکتری و ژیانی یەکتری ئاوها قیمەتی ئینسان بۆتە شتەکانی مادیەکانی چەندێکە پێویستەکە لەسەر ئەوەی کە مسلمانە لەم کاتە بۆ ئەوەی کە ڕۆحی نەفەوتێ لەگەڵ مادیاتە بۆی لەزەت لە عیبادەتەکانی بینێ بۆ ئەوەی کە لە بیری نەچێکە عابیر و سەبیلە غەریبە یان عابیر و سەبیلە لەم ژیانە هەموو جارە بگەڕێتەوە ئەمەش وەکو ئیمام ابن قەییمە فەرمێ هەر کەسێکە گەرەک و لەم شوێنانە دڵی هەبووەوە دڵی هەیە لە کاتی نوێژە و لە سەر قەبرانەکە چێتە سەر قەبران و لە کاتێکا کە قورئان خوێنێ ئەگەر لەم شوێنانە دڵی بوو ئەوە ئەتوانێت دڵی هەیە خاوەن دڵە بەڵام ئەگەر دڵی نەبوو باوەکو بۆەوە بگریکەوە دڵی نییە چونکە ئەو کەسە لەم شوێنانە نەفسی حازر نییە و دەرونی حازر نییە و دەرونی پاک نەکردوتو واللهی بە هەردوو شێوەیان نەکرێ بەتەنها و فەردی بزەبت من نمونەیەکی جوانە بۆ ئێهێنمەوە ئیسا و کەسانەی کە بیانێ فێری ڕاضە وەرزش ببن بەتەنیا ئەتوان شتێ فێر ببن بەڵام بە غەڵەت فێرە بن بەڵکو ئەگەر مدەڕیبێکیان هەبێ لەوانەیە هەنگاوێک یا بڵێن مەرحەلەیە کە تۆ لە وەرزشە ئیبڕی بە ماوەی 10 ڕۆژ ئەگەر مدەڕیب هەبێ لە ماوەی سەعاتێکە ئەو مەرحەلەیە ئەبری و تێ ئێپەڕێنی بەڕاستی تەسکیەی نەفسیش هەروایە تەسکیەی نەفس من ئەوەنەی خۆم تەجروبەم هەیە ئەوەش بزانە کە من لە حیاتی خۆمە وەکو بڵێن منسوبی هیچ شێخێک نیم بەڵام وەڵاهی ئاواتیشم بە شێخێک خواستووە کە بتوانم تەمەسوک لەسەر دەستی بکەم زۆریش چاوم گەڕاوم لەملا لەولا بۆ ئەوەی کە ئەزانم تەسکیەی نەفس پێویستی بە کەسێ هەیە کەوا تەدریب پێ بکە
کەوا مەرحەلەکان زوو پێ ببڕێ و زوو پێ بگەیی بەڵام ئەمڕۆ بەداخەوە ئێڵێم یعنی تەسکیەی نەفس بە کورتی وەڵامەکە بمەوە لە ناو کۆمەڵا باشترە و لەسەر دەستی مامۆسایەکی مدەڕیب و شێخێکی کامڵ زووتر پێ ئەگەیەی ئەتوانم بڵێم بە تەنیا یا هەر پێ ناگەی یا پێش بگەی ئەوەنە سەرسمتەیت و ئەوەنە ئەکەویت و هەڵەسیتەوە لەوانەیە هەفتا برینت تێ ببێ لە دوایشە هەر بە نوقسانی پێگەیشتووی بەڵام ئەو شێخە نەماوە ئیمامی غەزالی کە لە 505 هیجریە وەفاتی فەرمووە ئەفەرمێ کۆمەڵێ ئەوسافی ئەو شێخانە ئەفەرمێ کە پێویستە ئینسان تەمەسوکیان لەسەر دەستکا لە پاش ئەفەرمێ ئەم شێخەی من بۆم باس کردی وەکو کبریتی ئەحمەر وایە وەکو گۆگردی سوور وایە گۆگردی سوور دیارە هەر نییە یان زۆر کەمە وەکو گۆگردی سوور وایە لەبەرەوە غەزالی خۆی بەو هەموو تەسەوفەوە تاوە پاتی کردو تەمەسوکی بێت شێخێ نەکردو دیارە نەیدۆزیوەتەوە ئێمەش ئەگەر مامۆستایەک شەرت نییە شێخەر شێخی تەریقەت بێ مامۆسایەکی مدەڕیب بدۆزینەوە کە ئەو مامۆسا بتوانین لەسەر دەستی پەروەردە بکەین نەک ئەو شێخانەی کە بەڕاستی وەکو عەرزم کردی هەر خەریکی دنیان و دنیا کۆکردنەوەن و شێخایەتیان کردو بە وەسیلەیەک بۆ گەیشتن بە ئاواتەکانی دنیا ئەوانە من ناڵم تۆ تەمەسوک لەسەر دەستی ئەوانە بکە بەڵام ئایا لە شێخی تەریقەت بێ ئایا لە مامۆسای مەکتەب بێ ئایا لە مامۆسای مزگەوت بێ ئەگەر تووشی مدەڕیبێک هاتی مامۆسایە هاتی کەوا ڕێنمایی بکات و فێری تەسکیەی نەفس بکە مەرحەلە بە مەرحەلە ئەو هەنگاوانە و پێ ببڕێ وەڵاهی لەسەر دەستی ئەوان تەمەسوکیت و زۆر زووتر پێ ئەگەی ئینشەڵڵا ڕەحمەتی خوای لێبێت لە ئاخر جارە من چوومە خزمەت حاجی شەماڵ الحاج شمالي كوا سليماني كردستان مبهور بون مبهور بمعنى معجب بون كي زور سريان أمال محاضرة كاني لآخر جارك شو خدمتي له ولير لنا خوشينك يا أبو فرمي اسم من شيخكم هي ولا هم هرزقوتك كافر سيديك يعني بخلق رقم لا عجائب بقصي حاجة ما خويتي ما هو تعزيش مشاهدك لو كاتانا خدمت أبيك وشوين بس ما هي أو في أو دعاء ديارة مرحلة كي زور لكاتي نخوشيا وبيش نخوشيش جوته وقناعته كفيس تكسي هبه تمسكي فيه وكات ودسي فيه وقريه وبرسراي فيه بكا ليرا عزم كردي إنسان لناوكو ملا أجر جمعي مباركي دسكوي ما مسايكي مباركي دسكوي زوتر أجيت منظلو زوتر أتواني تسكي نفسي خويك تسكين نفس براهنا بجمعي بفردي بي إشكالي كيني ممكن أكرتها بجمعي بيكو يعني حلقي ذكر هي قرآن خوندن هي نصيحتها مشكالي هي أما أنا هم يروى تبابي وك تسكين نفسي يعني لكاتك لمجلسك حلقيك ذكرى لمجلسك لكورك ذكرى لمجلسك وعظ خطبة مشكالية بعض الرزايل كان كي أمشتان خراب المروف يدو كيوتوا أمشتان جوع مباش المروف هي هستي أمشهر بشكل التسكين نفسي بقوم وكو تاكش بلام لراسيا وكو تاك زور مهمة مسألة هستان بشتجوع وساعة كان بوي أم المروف أم دلولي باكاتوا لا لشتا لنخوشيا معنوية كان ودلولية كان وكو حسد وبغض وشين سرتا كان وكو تبلا اخوا من عمل الشرك والرياء وانا وبيت اخوارها بوهمو مسألة حسودي وبغض الرق وشين الى اخره اما انا همو خرابكارين رزائل ابين لما خابيان كجي ضمن داريان كي فريان لشوينيا زرعي خوشويستي بكين زرعي إيمان كين زرعي تقوى كين زرعي إخوة ناسيب كين محبة إخوة تقوى إخوة شرم كردن الأخوة حس كردن بهيمنة وعظمة وجلال إخوة وإخوة أدبين ومراقبة أما فرد خوي بو خوي بم تذكروا تفكرا خوي إخواتو بكاتو آغاي لخناخي خوي أما بشك فرد ناخي خويا وهصان كرد وجوانا كان شخصان بعبادة كان بعبادته بمعمل روشانش بعبادة نويش روجو قرآن خوندن بارانوا ذكر أنا ناخي مرفعك كاتو وكفرد فيها لسي وكو كرداري جوانش بدن فقير وهجار وندار وليقو ماوصي لرحم نخوشو إلى آخره رزيك هم الخير وشاكا كأنجال يدي أم لسانا وأم أودانك بناخي خود وناخد قشاك بويا الآسيا لا هردو بواركا همواري فردي همواري جماعية ما بيسمع بالتسكين نفسيه بهرشي ويك بأساس أوي ما هنقاو هالقرين
بەرەو پەروەردەی ناخی خۆمان بۆ ئەوەی ببینە کەسێکی خێردار لە ناو کۆمەڵگە و مجتەمەعدا. جارێکی کاڵێ مەگەرمانەوێ ئەم ئومەتی ئیسلام لەسەر قاچی خۆی بەستێتەوە پێویستمان بە مرۆڤی ساڵح و ئیجابی و چاگەیە بە تاکی چاگەیە بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی چاکی دروستکەین. هەموو ئەمە بە پەروەردەی دەروون و ناخی مرۆڤ دەبێت کە بریتێنەوەی ئەوەی لە خراپەکاری هەیە لە ناخمانە دەریکەی کە پێوترێتە تەطهور ئەوەی پێی ئەوترێ لە جوانی و لە چاکی خۆمانی پێ بڕازێنینەوە سابتیکەین لە خۆمانە وەکوڵێ تەطهور وتحقق وتخلق يعني ئەوەی خراپێ لای بین ئەوەی جوانی و چاکێ لە معناکانی ئیمان بەخوا تەوەکل بەخوا هەستکردن بە مراقەبەی خوا ئەمانە لە ناخمانە زەرعەکەین وتخلق ئەو کاتە هەڵسو کۆچیشمان جوان ئەبێ ئەبینە کەسێکی خێردار و ئیجابی بۆ کۆمەڵگە ئەو کاتە ئینشاءڵڵا وردە وردە دەرو لە هەموو لایەکەکرێتەوە و خوای گەورە هەموو لایەک سەرکەوتوو بکە. من پێم وایە بە هەردووشی پێویستە ئەمە گەسێکن هەر بەپێ هەموو ئاینەکانی ژێ و پێ ئاینی ئیسلامی ژێ مرۆڤ دوو جۆر چالاکی ئاینی هەیە بە شێوەیەکی گشتی. چالاکیێکی دەستە جەمعی هەیە کە بۆ نمونە کابرایەکی مەسیحی بەوەی کە ئەچێتە کەنیسە یا بۆ ئەچێتە بەردەم قەشەیەک ئاینێکی خۆی بە پێی خۆی با بڵێن ئەترافەکە لەسەر ئەو گوناهانە و شتانەی کە کردوێتی ئەگەر بە پێی ئاینی ئەوانیش بێ بە پێی ئاینی خۆمان کە ئاینی ئیسلامە کۆمەڵی حاڵەتی تایبەتی هەیە کەوا لە مرۆڤەکە ئەو حاڵەتان ئەوەی تابێت حاڵەتی دەستە جەمعی بۆ نمونە مانگی ڕەمەزان مانگی پیرۆزی ڕەمەزان پێتر لە ئەو مانگەی کە مرۆڤەکان بە شێوەیەکی دەستە جەمعی کار لەسەرەوەکەن کە دەرونی خۆیان پوختکردنەوە و ئەوەی کە لە تەسەوفا پێوترێت تەخلیە و تەحلیە یعنی پوختکردنەوەی مرۆڤ ناهەیە زەخراب و لایەنە خراپەکانی ناو دەرونی وە ڕازاندنەوەی تەحلیە ڕازاندنەوە و جوانکردنی بەشتە باشەکان لە مانگا وەکو زیانی لە ڕووی زەمەنیەوە وەکو زەمەن لە مانگی ڕەمەزانە ئەنجام بدرێت یا بۆ نمونە لە نوێژەکانی ڕۆژی جوعا ئەنجام ئەدرێت. ئەمە لە ڕووی زەمانیەوە لە ڕووی مەکانیەوە دووبارە ئێمە هەندێک بۆنەمان لێوەکو بۆنەی بۆ نمونە حەج کە خەڵک ئەچێ گەشتەکە بۆ شوێنێکی مەکانی کە کۆمەڵە شوێنی پیرۆزی تایە بۆ ئەوەی کە ئەچێت ئەو شوێنانە جارێکی تر بۆڵێ بچێتەوە نەوە ئەو حاڵەتە ڕۆحیانەی کە مەسەڵەن بیر لە کەسێکی گەورەی وەکو ئیبراهیم پێغەمبەر کاتەوە کە پێشتر باسمان کرد کە چۆن قوربانی دابە خۆی بە خێزانەکەی قوربانی ئامادەی تا بۆ قوربانی دا بە کوڕەکەی کە ئیسماعیلە لە پێناوی خوددا مەسەڵەن کاتێک کە کەسێک ئەچێتە حەج ئەم شتانەی بیر دەکەوێتەوە کاتێک ئەچێتە مەکەی پیرۆز قوربانی پێغەمبەر و هەوڵی پێغەمبەر و دووری خوای لەسەر و هاوڵان و ئەو شتانەی بیر دەکەوێتەوە ئەم وای لێکات لە ڕووی مەکانیەوە لە ڕووی شوێنەوە حاڵەتێکی ڕۆحی بۆ دروست بێ و حاڵەتی مەسەلەی تەسکیە و ئەوانەی تا دروست بێ یعنی وەکو ئەمە وەکو شێوەیەکی نمونەی دەستە جەمعی بە کۆمەڵ وەکو نمونەی تاکو بە تەنهاییش بێگومان یعنی مرۆڤەکان پێویستیان بۆیە خۆیان ببن بە چاودێر بەسەر خۆیانەوە یعنی دوجار مەسەڵەن ئیمان و ئیحسان و ئەوەی کە لە قورئانە مەسەڵەن ئەوەی کە لە فەرمودەی صحیح پێغەمبەرە دووری خوای لەسەر بێ مەسەڵەن باس کراوە ئیسلام چییە و ئیمان چییە و ئیحسان چییە ئەو شێقۆناغە کە ئێمە هەمووان نەزانین پێغەمبەر دووری خوای لەسەر بێ فەرمووی لە وەڵامی ئەو کەسەی کە بە جلوبەرێکی سپی عەرەبیانەوە هاتبوو بۆ لای با بڵێن پرسیاری لێ کرد کە ئیمان چییە و ئیسلام چییە و ئیمان چییە و ئیحسان چییە فەرمووی ئیسلام ئەوەیە کە بۆ نمونە هەموومان ئەزانین یعنی با بڵێن پابەندبوون بە شتە ئاشکراکانی دینەوە شتە عیدەکانی دینەوە کە ئینسان کە نوێژ بکات ڕۆژوو بگرێت زەکات بە مەسەڵەن حەجی ماڵی خوا بکات کە دەسەڵاتی هەبوو ئیمان بریتێ لە ئیمان بەخوا بە پێغەمبەرانی بەڕێز و بە ڕۆژی دوایی و بە قەزا و قەدەر و بە مەلائیکە بەڵام ئیحسان ناکەینەکەی ئەوە کەوتی تۆ خوا بۆ أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك تۆ خوا بۆ شێوەیە بەپەرستیکە وەکوی کە خوا هەمیشە ئەبینێ و ئەگەر تۆ خدا نەبینی خۆ ئەو تۆ ئەبینێ جا تێکسەکە مەبەست وەیە مرۆڤ لە حاڵەتی تەسکیە ئیش لەسەر ئەمانە ئەکا یعنی کەسێکێک لە هاوڵەکانی پێغەمبەرە دووری خوای لەسەر بێ کە کۆمەڵێک مثلا دقتا بزیوە هەوڵیانداوە لەگەڵ دقەکانە دەرونی خۆیان ڕابێنن وەکو فەردی ڕاستە لە ناو پرۆسەیەکی دەستە جەمعیە بۆ ئێستا بۆ نمونەیەکی لەوانەیە کە لە سیرا باسێک دێ کاتێک کە ئەو ئایەتە پیرۆزەی کە دائەبەزێن لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها الأولياء
مثلا هو أزكى لكم مثلا يقصد كلمة بس هو مسألة تزكية الله أمريكا أويك بابلين تقبل مالك وبشكل ديال نديتي أوكاتيك ومجلس أو سدمه ببيت على هذا وعدد وابو خيق قبل ماله كاتك أم دقة أبزي بابلين لسدنوني خلق لسدنوني هاولا كان كرسة يعني كابرار لها مثلا تو والله واحد بيتو خوي مالي باو تابع تقلي يا مالي بلاد يا خدمة يا مزاجد يا فلانة أما هنا يا بس الذي شو كرسة مثلا أجر في بله وإذا قيل لكم ارجعوا فارجعوا هو أزكى لكم والله ما تعملون خبير بس كم يعني أجر مش تقيا لدرجة مالك من ملاك بقرر من بمناك يا مثلا جنجاونيا كاستاج زور قصة بس خصوصا استوى كوكاتة جنريتك هتوافق شواني هو يعني قرآن هاتون بس تحقيق نوع كان باشا باور بقوم مرة بين الميم أي مثلا أي عبد الله عمر يا مثلا ابن مسعود يا أي ابن هريرة يا هل جل وعلا من ينتقيم لما لقيته تقول جنجاوني برورة يعني قرآن مرة هنا هو كشتي تسكيف فردي وي خوي رابنا أسبب كتير بيت تعبيري كرت يعني خوي رابنا دروني خوي رابنا لسوي أوي فرماني خدايا قبولك شبويك مثلا أويك شبه فرمان بيت شبه قد عليك عندن بيت كوات هدو لا يعني براستي علماء عقيدة علماء نفس كباسي دەرون پاکردنەوەیان کردووە لەگەڵ یەکێک لە کردەوەکانی دڵ تەسکیەیە یعنی وەکو چۆن ئینسان کە تعریفی ئیمانیان کردو و توانە نوتقە بە زمان و بەکردەوەش بیسەلمێنێ و بە دڵیش باوەڕی پێ بێ لێ کاتە یەکێک لە کردەوەکانی دڵیش لەگەڵەوە کە باس کراوە وەکو چۆن محەبەت و خەوف و ڕەجا و تەوەکل و خشية وهمو عمالكاني تجيكي كان تسكية أماش لظاهري كسسيكا بو كسسيكي تر فرق بيناكري إلا مقر بأساركاني نبي يعني شتك معني بلن كسسيكا تسكي خوي كردوا عبادتك لخلق زيادة العالم لأسري أو تسكي كردويتي أو يكفوي لحرام قدتوكو سيدنا عمر بن عبد العزيز فرميتي تقوى بوانية كإنسان زور بروجي بيا زور مشكا بلا بوية كتوك حرام لنا حرامك عبود سيبون نباو خوي بارزي أما باشتكي فردي أكري يعني باشتكي أولية كبرين ولا جماعة دانش أن مزيوتك عيان لا شوينكي جشتي عيان لك شوينكي تايبة عيان لمالك بلن بات تسكي نفسي خمانكي أقل قصدي بيركردنوي مرتبه بيركردنو بتنيا أكري وبباشترين بيركردنو كانش إنسان لكاتي نيجو قرآن خوندن وسر قبرانا كإمام ابن القيم إشارتي كردوا لو شنا نظل حاضر به وظل شريكي بسلاده يعني باللواكات وكامانا موعظي أوكن وبيري أوخنو وحاضر به أينا بشوي جماعي ذكر جماعي تسكي جماعي أمشتانا في غمري خاصة وصدن جماعي تزني بتوا هذيك بخو يقرأ بطاني عبادة كان يعني أويك لشاني وتنشتي بوا صححة وعبادتي كردوا باختيار نزاني ووزاري وعلمي شي والله وكتري نزاني علمي جيتا درجة